ئەو کاتان باش بەڕێزە لە هەر شوێنێکن بەو مانجی ڕەمەزانە لەگەڵمان دەبن هەر هاوڕێیە کە ئەو کاتەی خۆی لەگەڵ ئێمە دەباتە سەر سوپاسی دەکەین. دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە، دنیایەک ڕێز و خۆشەویستی. هاوڕێیان ئێستا دێن هەندێک قسە و باس لەسەر ئەو دووردا و یەک ساڵیادی ڕاپەڕینی خەڵکی شاری قەڵاو منارە دەکەین کە لەو ساڵیادا بەراورد دەکەین بەو هەموو شکست و ماڵوێرانی تووشی خەڵکی هەولێرەیان کردیە. هاوکات هەڵسەنگانێک بۆ ڕێکەوتنەکەی نێوان سووریا و خۆسەرەی دیموکراتیان هەسەدا، چکو ڕێکەوتنەکە لەگە هەسەدە کراوە نەک لەگە خۆسەرەی دیموکراتی. بۆ زانیاریتان بەخێربێن هاوڕێیان. دەزانم ئێستا لە کوردستان ڕۆژگار ڕۆژی خۆشە چەندە موچەتان نەدراوە تێ، بەڵام چرکە ساتێکی خۆش بەڕێ دەکەن. لە مانجی ڕەمەزان شەوان کوردستان مرۆڤ ئەسوودی پێدێتن. بەخێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان، سەرچاوی ئێمە هاوڕێیان ئەو بە ناوی بەرپرسێکی پارتی هەواڵێکمان بڵاو کردبەوە لە ناوی کامەران درشاد. ئەوە داوای کرد ئەڵێ من پارتی نیم. ئەو وا دەڵێ ئەمن کەسێکی سەربەخۆ و بزنسم، کێشەیەکی کۆمەڵایەتی هەوام لێکرا. ئەمن وەکو مەسەلەیەکی ئەخلاقی لێرە باس دەکەم، داوام کرد ڕوونکردنەوە بدا. ئەتر لەسەر گەندەڵیەکە نەیدا چکۆم لە میدیا عەرەبی وەرم گرتووە بەڕاستی. ئەو ئەڵێت کێشەکە نازانم شەخسیە و چییە و ئیتر بە خۆزان هەرێکە، بەس دەڵێم پارتی نیمە. ئەو وا دەڵێ ئیتر من نازانم، بەس میدیا عەرەبی دەوێ پارتیە ئیتر ئەوە دەبی. بەخێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان، سەرچاوی ئێمە ئێستا هەندە قسە و باز دەکەن ئەرێ ئەو بەو مانجی ڕەمەزانەی تخوا هەر مانجی ڕەمەزان لەناو ئەو کۆمەلگای کوردیە و ئیسلامی زۆر پیرۆز و ئینسان بەڕحمتر دەبیتن. یعنی بئەخلاقی نییەوە لەگەر ئاژەڵ کورە فەرخە دەکوژن، کورە یعنی لیان سوتێنن، ژەهریان دەدەنێ. ئەو ڕۆقەلابەک سەجیان ئەو کردێک چەند حەبلی پێوێتی کورە کاچ خۆم، یعنی شتەکێ پێ دەگوترێ مرۆڤون، یعنی فەرقی وەش مەرزنێ ئێڵە دڕندەبی ئاژەڵبی. خۆ ئاژەڵ وەڵا تێربی واز دەینی لەگەڵ ئینسان ئەوەیە. تۆ ئەوەی ئەوڕۆ لە بەردە ڕەشگویا دەینە هەولێری بە قەلاباری دەکەن. قیمەی بێ ئەخلاقیە ئەو دوو یەکە چێ و هورگەستورەکی ئەوەیە لەبەر چاوی سەگێک دەخن چێ یعنی لە ئاخر لەحزە پێڕادەکە دەینتە خوارێ وەک ئەوەی گڵاوە بڕوا بکەن. سەگ 6 مانگ خۆی نەشووە لەو خەڵکانە پاکترە. مرۆڤ 2 ڕۆژ خۆی نەشووە بۆنی دێ، سەگ بە 3 مانگ خۆی نەشووە زۆر ئاساییە. بۆ زانین ساڵێ 10 جار خۆی بشوە کافیە. پیسە چی هەیە؟ بڕوا بکە لە ئینسان پاکترە، بڕوام پێ بکە، پیسایی دەکە. هەمووانێ سەجانەیە بە پێیەکانی شتی دەخاتە سەری ئینسان. لەو گۆڕی پیسایی دەکە، میزی دەکە، دەژڕاتن. پیس و چەپەڵترین بوونەوەر، درندەترین بوونەوەر لە کوڕەی ئەرزی ئینسانە. هەموو ئاژەڵێک لە خزمەتی خۆی دادەنێتن، شەرعێتیشی پێدەدا، شەرعێتیشی پێدە. بەس یەک ئاژەڵ ئازاری ئینسانێک ئەوە درندەیە ئەدی بەخۆت ئینسان. بەهەرحاڵ هەندێک شت دەبیندرێ بەڕاستی ئینسان زۆر پێ تێکەچیتن. هاوڕێیان بەخێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان ئەوڕۆ ساڵیادی قەڵاو منە ڕاپەڕینی قەڵاو منارێ وەی لێ هاتی خەڵک تاقەتی نییە، ینی بە جددیمە کەس ئەو یادە پیرۆزە کورە هاوڕێیان ئەوی هەر هەمومان بیرەوەری لۆ فترەی ساڵی نۆهات هەشتاکان نۆهاتەکان بجێرتەوە سەرەتای نۆتەکان دەماگۆ خەونە، یعنی بڕوا بکەن زۆر برادەرێک و بەس بمدیت باە سەدان بڕوخا باە و ئەو ڕۆژێ ڕوخا یعنی لەگە برادەرێکی کۆن باسمان دەکرد کورە برا ڕۆ قسەی کتاب ئەوەیە ژن پیرەمێرد ئەوە هوجمی سەر دوو فەیلەقی دەکرد. خەڵک لە کۆڵان داهاتە دەرێ ئەو بەعسە درڕندەیە بەرگەی کوردی نەگرت تێکشکە هەلیکۆپتەر لەسەر خەڵک لێ دەدرا چرکە ساتە چی مێژووی بوو. ئێستاوەی لێ هاتی خەڵک نەفرەت لەو ڕۆژە بکە بەداخەوە. ئەوە هەر بالمناسبە ئاوا میدیا یەک بەرنامەی کردیە نەفرەت لەو خەڵکانە دەکا
کە دژی سەددام بوونە کەسە چنیوە وچی ئەو بانخوازە ئیسلامی بیان داتە دادکە بیان داتە دادکە چەند بێ شەڕەفیە جگە لەو شەڕەی هاوڕێیان ئەو شەڕە توندەی ئێستا لە نێوان ڕوودا زۆر بە خەفیفی بەهێمنی ئەعسابی ئاوا و مەسرووری وێران کردیە دیتان لەو ڕۆژانە دیتان ئاوڕێیان لەو ڕۆژانە چۆن ئەوە ئاوا کۆنتترۆلی لەدەستە خۆی دەرچووە بڕوا بکەن ببوورن وا قسە دەکە زۆر بە تووڕەیی ئەو هجوومەی سەر باڵی نێچیر دەکە بڕوا بکە هجومی سەر کەس ناکە ئەو ڕێبوار کەریموەلی قسێ جملەیەکی نووسیە یەک راپۆرتیان لەسەر سابوونی حەلەب کردیە ئەو هەورازە ساقیتە کورا هەورازەدا دوێنێ برادرت بوو کورا هەوراز هجومی سەر ڕووداوت دەکرد هەی بێزیفەت ڕووداوە توی کردە بەشەر بەجددیمە بەو میدیاکانیان پارەی زەبەلا کورا ئەو پارە دەدرات و هێ من لە هۆنی پێشەوە هەورامی خۆ دەدرات چیت کە خۆ نەدەدرامە بەهەرحاڵ شەڕێکە نییە هاوڕێیان یەک دو نمونەتان لە بڵێمەتە ئەوە دێ بڕواکەڕۆ برادرێک دەژێراوە دەگوت هەر مەهەندسەک لە یەک پرۆژەی نێچیری ئیشی کردبی باڵی مەسرووری هیچ پرۆژەیەکی لێ ناگەڕێن وەربگری هیچ پرۆژەیەک ئەگۆ دوو کوڕی بابۆی مەلا مستەفای گچکە قایدی عامی قوواتی مسلحە و بەڕ و بەعری بارزان دەفرەشی خۆی لاکردەوە وەچی ئیمار بە کەیف خۆی بڕیاردەدار بۆ زانیاریتان ئەو دەڤەرە شماڵی شێخەکان کارەبایان 35 ساڵە فولە یەک فرسیش نادەن نە زیرەک دەخوا نە کارتی نیشتیمانی دەوڵەتەکن لە خۆیان لەوێنەر بەس ماڵەها شێخەکان دیارەکان بارزانەکان کە زۆر فەقیرن ها بۆ زانیاریتان یعنی زۆر گوناحن بڕوا بکە گوناحە کو ئەموو عەلەویەک بە پیاوی ئەسەدێک بدرێتەوە هەموو بارزانێکیش بە ئەوەی ماڵی بارزانی فەقیر یعنی هەندێکیان هەند کرێکاری دەکەن ڕەنزەرن معاشێکی کەمیانەیە بەس تیمەچیان هەیە بە تایبەتی ماڵی مەسعودی زیاتر بەهەرحاڵ ئەوە دوو کوڕی هەیە بابۆ لە شوێی فاتە وتی ئەو دوو کوڕی لە بۆیان نییە قسە لەگە برازاکانی نێچیری بکەن ئەو سراعەتوندە بڕوا بکەن بڕۆم بپرس بزانن دوو کوڕەکەی بابۆ لە شوێی فاتە مەکتەبی شوێی فات دەبووی نییە لەگە کوڕەکان برازەکانی نێچیری ئەوە بکە بەهەرحاڵ ئەو قسانەی ئەوە دەیکا هەوراز گوڵپی پەپ ئەو هەورازە کەواڵەکە و نازانم ڕۆبا سابوونی عەلەبی دەکرد داوەشەی ئاستەکی زۆر نزمە هاوڕێیان دەزانیت ینی تێڤێ بەڕاستی میدیایەک ئێستا من دەیان شتی قێزەوان ئابروو زانم بەس خۆمی لێ نادەم بەڕاستی ینی ڕێز لە خۆم دەگرم وەرە تو کەناڵێک بستێ هەموو ماڵەچ بێی باز سابوونی حەلەب بکەی لەسەر یەک جملەی یان ئەو ڕۆژەوادا بەسی سەر ڕوودا و نێچیری یعنی بڕوا بکەین بابە نێچیر ئامۆزاتە زاواتە هاو جۆت سەرۆکن و یەک حزبن وەک ئەنەمای کە هجومی سەر ئەوەی کرد ئەوە قسانە هەموو قسەی هەورازی بەنەس قسەی مەسرور بارزانیە هاوڕێیان بەخێر بێن لە ساڵیادی ڕاپەڕین کەسمان هیچمان پێ ینی پێماش ئەوە نییە ینی بین باس ساڵیادی ڕاپەڕین بکەین بەعسێک دەرکرا پارتی و یەکێتیەک بەتابەتی پارتی لە هەولێرێ ینی ئەوەی کەس نەیکرد پارتی بە هەولێری کرد خەڵکی هەولێرێ بە بەعز نەکەت نە ئیرادەیان شکا نا لە قوربانیدان نەک بەهای کۆمەڵایەتی تێکچوو و نا بێ قانونی هەبوو ئێستا کە دەینە سەری خەڵک لە سەردەمی مەسعود بارزانی لە هەولێر تێکچوو دوو هەولێرە هەولێری کۆن خەڵک لە قیمەی شۆڕژێڕی و جوانی و بەهای کۆمەڵایەتی و محافزکاری و یعنی ئەوە بوو هەولێری فترەی پارتی ئەوەیە دەبینی خێر بە خەڵک دەکرێت نان خێری بە خەڵک دەکات خێر بە ملیارەها دۆلاری بۆ خۆی کوڕەکانی بردیە هەژنان دەنانی دەداتە خەڵکی ئەو هەولێرەی کە هەزاران شت هەیە پێی ببنە خەڵک های لای بژی مەعاشی ئارەقەی نووسانی خۆی ناداتێ سەدەقەی پێ دەکات زەلیلی دەکاتن هاوڕێیان لەو ئەوروپایی هەوی دێتن یەک دوو ساڵی یەکەم دێ دوای ئەگەر عزت نەفسی هەبی دەست بە ئیش دەکات بە هەر حاڵ مەعاشەکت دەدرێتێ قانونە بڕایتەوە
ئەوی منداڵی خاوەن پێداویستی تایبەتمانەبی قانونە بڕایتەوە، ئەنی خێر نییە، قانونە یاسایە ڕێکخرایە لە کوردستان. چ خەڵکێک دەوڵەمەند چ هەندێک لایەنی ئیسلامی جارجار وە دەکەن لە میدیاکان، چ ئەو نانەی مەسعودی کرامەتی تاچی کورد دەشێنن. ئەها من ئەو خێرم کرد، ئەها دەیتەسە تەلەڤیزیۆنی ڕێکلامی پێ دەکات، ئەوە زەلیلکردنی تاکە. لێرە پەناهەندەیە دێتە ئێرە ئەنتی ئەو دەوڵەتەیە، معاشەشی لۆ دەبرتەوە، قانونیە لەو هەموو کەسەچی. بەنمونە معاشی لێرە هەموو کەسەکە هەتا دەبتە 18 ساڵ، هەتا کوڕی مەلیک و کچی مەلیکیش معاششی دەدرێتی، گچکۆکەیە، گچکۆکەوە منداڵیە، هەتا دەبتە 18 ساڵ. لە منداڵی مەلیکەچی لۆ هەر هەموو یەکە، هەر هەموو کەسێک خاوەن پێداویستە، هەر هەموو کەسە کە دێتە ئێرە تا سکە ئیشی وەردەگری، بەس دەکنەمە سەدەقە، خێر، ڕەزیلکردن. یان ئەوەتە ئەها کاک مەسعود، کاک مەسرور، کاک پاڤل، کاک قوبال لەسەر ئەرشی ویچۆی کورە بابە لێرە حکوومەتەکەیە شتەکە لۆ دادەنێت تەواو پێیز بە و منەتکردن و ئەوە نیە دەی بچی زەلیل بی لە بەریان بپارڕێەوە هەتا وەکو پارەیەکت دەدەنێن و نەخۆشیش لێرە حکوومەت هەیە، ینی قەزەکەوەیە. بارەحاڵ هاوڕێیان با بێنە سەر ئەو 34 ساڵی ڕابردوو 35 ساڵە ئەو کابینەیە تێپەڕیە، با ئێمە بێن قسە لەسەر کابینەی دوایین شتی مەسروری بکەین. تاوان هەموو کابینەکان کابینەی پارتیۆچێتی یەک لێک تێکشکاوترا، ڕاستە دوایین کابینە زادەی کابینەکانی پێشووە، ئەوان چیان چان، بەڵام کاچ خۆم ئەوە ناکرێ پارتی دێ یان مەسرور دێ یان پاڤل دێ مەزەوا پیشان دەدەن کە کابینەکانی پێشویان ئەوان معارزن نێچێتی وا خۆی پیشاندە کاکە ئەوە زادەی پارتی وێچێتیە بە پلەی یەک، ئەز دوای هەموو زبانیت کە بەشدار بنە پێویست ناکاتن وا خۆیان پیشاندن کابینەی پێشووە ئەوان بەشدار نین، وەڵا ئەوە زادەی ئەخلاق و عەقلیەت و ڕەفتاری 35 ساڵەی پارتی وێچێتی بە پلەیە کە دوای ئەوە زبانەی کە بەشدار بوون لەو مێژوە ڕەشەی لە ئیدارەدانی وڵات پێویست ناکاتن. بۆیە بەڵام قۆناغی نێچیر کە حسەی ئەسەدی وەگرت، حسەی ئەسەدی لە حکومڕانی وەگرتیە، یعنی قۆناغش پڕ لە فەساد بوو، وێرانکردنی کۆمەلگا بوو، یعنی شەلەل خستی ناو هەموو جومگەکانی ئابووری سیاسی بوو، بەڵام نێچیر دیموکراتی تر بوو لە مەسروری، نێچیر کراوەتر بوو و نێچیر دزی زۆر دەکرد، بەس سێکتپیتی دەرا چار دەوروبەری. بەس قۆناغی ماڵی بارزانی مەسرور و براکان کە پێ ڕاگەیشتن و دەسەڵاتیان کرد هەموو لە خۆیانە ئاوکات، یعنی وەرە بێن لە بواری ئازادی بیرروڕا. بەڕاستی قۆناغی نێچیر و قۆناغی مەسرور ئەرز و ئاسمان هەر هات بە تەورات مەسرور بارزانی بیرتانە هەر هات لە 19ەوە کەتە ناو ئەوان زیندانیان بە تایبەتی لە بادینان، هەموو دنیا دژی مەسرور قسەی کرد، ئەو کوڕە هەر بەزەوق خۆی کرد، هەتا ئێستاش هەر بەزەوق خۆی دەکاتن. ئابڕووی ئیدارەی هەرێمی برد کە ئەوەی هیچ دژمنەک نەکرا لەو ناوەندە جیانە مەسرور بارزانی ئابڕووی کوردی برد، هەموو خەباتە تێکۆشتانی کوردی چییە گوتی زیندانیانی کورد گەلە خەتەرن، گوتی گەلە خەتەرن، ئەمریکا بەریتانیا فەڕەنسا ئەڵمانیا کورە کەنەدا هەمووی دانیان کرد، ئەخیری هەمووانی خستە ژۆری. برا ڕۆچ عەقڵیەتە چی هەبوو، ئەو خۆشی پێڕاز بوو، ئەو دەگۆ موعامەرەم لێکرا، چییە کۆمەڵێک ڕۆژنامەنووس هەڵسان کۆمەڵە قسەیان کرد. بەرحاڵ ئەوە لە بواری ئازادی بیرروڕا لە بواری پەیوەندی نێودەوڵەتی پاشەکشەی گەلە گەورەی بە کۆمەلگای کورد بە حکوومەتی هەرێم بە کێشەی کورد نەک حکوومەتی هەرێم کرد، هەم ئازادی بیرڕای گەلێک تەسک کردەوە هەم ئەوەی کرد. دوو وەرە بزانین لە قۆناغی 5 ساڵە ئەو عێراقە فاسدە، ئەو عێراقای کە دەیان ملیار دۆلاری وەچی هەرێم لێ دزرایە. بەس کاکە ماوە دەبینین سەرۆک وەزیرانێک دەدرێتە دادگا، وەزیرێک دەدرێتە دادگا، دەردەکرێتن، بەس پێم برێت چ بەرپرسێکی حکوومەتی هەرێم چ بەرپرسێک دراوەتە دادگا لە ژۆرەیە درایتە لێکۆڵینەوە. مەجموعەک ئاسایشی مەسرور بارزانی و وەیسی بارزانی گرت، دڵشاد عەسەر نەجار، شۆڕژ ئیسماعیل، هێر شەڕاش، بارزان قەساب، ئەوانیان گرت، ئەوە دزیان کرد، گەندەلیان کرد،
کاکە پارەیان نێوەرگرتن ئەو پارەش دۆ خۆیان گوتیان یاڵە بە هەندێکیان بردەوە دەوام و هەندێک وتیان بڕنەوە مارێ تخوا حکومڕانیە ئەوە حکومڕانیە کاک مەسرور بارزانی ئەتو براکەم هەر عەلەقەن فەسڵیان بکە هەر عەلەقەن بیاخە زیندانێ وەرە 35 ساڵە یەک بەرپرس نەدراوەتە دادگا یەک بەرپرس نەدراوەتە دادگا ئیبراکەم ئەو کودی خۆت بۆ عێراقە دۆڕاوەش حساب دەکەی بنمونە یعنی لە ئازادی بیڕا لە پەیوەندی نیشتیمانی لە دادگا ئەو قەشمەری خانەی بە دادگاتان کرد بەخۆ بە بابتەوە بە پاڤڵ تالەبانیەوە یعنی بەجددی یەک نمونەی جوانی ئیداریتان نییە یەک نمونەی جوانی قانونتان نییە قەشمەری پێکردنەکە کە دوای شتاڕیان قادر نەزمەدین هەیە کابرایەکە مەسئولی یەک لە ئەندامانی مەکتەبی نێچیر لەو ماوانە پیاوی ئومێد ئەوە جەعفەری میچیشە لە مەتاڕی بابەدەری کاکەڤاڵ ئەوەی ئەوە هاتەکە قۆڕ و باسی فشەکە هەوراز گوڵپی تەلەفۆن نۆ دەکەمەوە کاکە وراسی خەم مەخۆ بەس قەپات نەکەیەوە پاتە ئەوە وەلا قادر نەزمەدین بە جانتایەک زەرۆ لە فڕۆکەخانەی هەولێر گیرا ڕامگەیان باڵی نێچیر بوو ئەوێ ڕژۆ تۆرتەی لە بۆ ئیدمیلادی سەیدە ڕەئیس مەسرور بارزانی کرد دۆسییان و قەپات کردیە تخوا بەس بە 1 کیلۆزبایی تخواوە قەشمەری خانە نییە کاک مەسرور نازەماکان لێیاننا یعنی بە جددیمە دۆسەکان و قەپات کرد یەک جانتا زێری لێگیرایی کرد 2 کیلۆیە 5 ناسانم گیگچکە ها نەکەورە ئەوە بڵێ یعنی 50 کیلۆی وەرە ئەتوو دۆسیە لێ قەپات بکەی لەبەر ئەوەی لە باڵی نێچیری گۆڕە بۆ باڵی مەسرور بارزانی تخواوە حکوومەتە یعنی بە جددیمە بەرپرسەک تەهریبی مادەیەشی وا دەکاتن ئەتوو بەس لە بەرناوی بۆ ئایدی باڵی مەسرور بارزانی دۆسەکەیان و قەپات کرد شێوانێکی نەکبەتیش گویا ئیمزایەکی لە جیاتی برادەرەکانی کرد کە هەموو برادەرەکانی چوون کەچی 2 ساڵیان خستە زیندان ئێستاش دۆستشکە هەیە ئامادەیە لۆیان ئامادە کردی براکەم ئەو چ حکومڕانێکە قسەش بکەی ئەتوو دژمنی گەلی کوردی هەشتی وە کۆمەڵێک شعر و پەخشانی ماڵی بارزانی هەیە ئەوە لە نیچۆوانت دەدەن کەسی دوای ئەوە نێچیر و مەسعود و ئەوانە دەچن دەرێ ئەوەی ئێرانینە قەست لەسەر ئەوە دێتن ینی بەڕاستی ئاستەکە زۆر نزمە لە بواری دادگای ئەو دادگایی کورە هەر لە سەردەش عوسمانیەوە کە کردیان و تیرۆس هەر لە 30 ساڵی کەماری سید قادرەوە هەر لە مامۆستا سوسێوە ئەی هاوار کردیانە تیرۆریست دوای عەفو عامی تایبەتیانەوە دەرکرد هەمیان چوونەکردی و گەڕاندیانەوە مزگەوتە چیشاندایە یعنی دەیان نمونە هەیە ئینسان بهێنتەوە کە بەڕاستی یعنی مقارنتەن بە سەدامی بکە کاکە دادگا بوو بە جددیمە دادگا بوو ئەی کاکە وەڵڵاهی ئەو قەشمەری خانەی ئەوی کاک مەسرور ئەنگۆ دەکەن هاوڕێیان بینە سەر ئەوە جگەلەوەی ئاسۆ حاجی هەبوو ئەندام مەکتەبی نێچیر وەڵا بووە باڵی مەسروری ئێستاکە جێگری کاک زوتیاری ئەوی کچان هەیە بە 6 ملیۆن تەعین دەکا کچی دەکات هەشکارکردی لە جێگری وی ئاراس قادر خۆشناو داوای لە نێچیری کرد گوتی وەرە بم کە ڕاوێژکار نەیکردەوە ڕاست مەسرور گوتی وەرە لەگە من کەوە کردە بە پیشەیەکان بڕوا بکەن ئەو ململانێ ئەو ملشکانەی ئەو دووە دەکەن نێچیر لەوان خراپترە ها بەس نێچیر زۆر بەزیرەکاتی بە ستراتیز لێیان دەدا ئێمە بەشەشی دەزانن کەم نەخلاقیان ناتوانم باس بکەم یان ئەوە دەدەبینی ڕوودا و چەند بەهێمنی ئەو حکوومەتەی لە زەواق نایە بە جددیمە ینی عەزەتی زۆری مەسرور دەدات هاوڕێیان بینە سەر ئەوەیە لە بواری هونەری وەرەوەگرە کاک مەسرور بارزانیەوە تێ تو هاتێ سەر حکومەرە بەس پێم برێ هونەر و ئەدەبت چ لێ کرد هاوڕێیان لە 35 ساڵی ڕابردوو کام شاکاری ئەدەبی دەرچوو یعنی کام نووسەر و هونەرمەند و ئەدیبێک توانی داهێنانێک لەو هەولێرەی بکە لەو دهۆکەی بکە چ بوارێک گەشەی پێکردیە کاکە لە بیستەکانەوە ئومێد خۆشناوانە گۆ لە بیستەکان لە هەولێرە شانۆ هەبوو دەوەرە بە من بڵێ لەو 7 ساڵەی چەند شانۆ لە هەولێرە کرایە چەند هۆڵی شانۆی دانیشتۆ نەک شانۆ هەمووتان تەخت کرد و تێکدا وەرە ئەتو 105 ساڵ لەمەوبەر لەو هەولێرەی شانۆ بە دەردی کاک ئومێد خۆشناو گوتنی وەک خۆی گوتنی ئاواژی کاکەوە ئەوە پی کەچی ئێستاکە شانەوە لەو 7 ساڵەی بەس پێم برێ مەسرور بارزانی ئەو هەموو پرۆژە بزنسەی لێرە و لە دوبەی دەکاتەوە چەند جار چیتە هۆڵەکی هونەری شعر خوێندنەوە
ئەدەب کتاب بەس پێم بڵێ چت کردیە کاک مەسرۆر قوباد ئەفەندی قوبادی ژەگەریچی قوباد بەس ئازابری هەشتی مارس ژنان واوە قوباد لە العلم من دەزانم لەگە منداڵی بن هەژدە سکس دەکەی کەەوە پێدۆفیلە یعنی بڕوا بکەن ئەو بەرپرسانە هاوڕێن ئەوەندە کاری ئابڕوو بەرانیان دەکەن من هەیە وەڵاهی ئەو ڕۆژەی بتەقمەوە بڕوا بکە گەلە کارەساتە برا ڕۆ چۆن کەتینە ناو ژنی کورد برا ڕۆ چۆن قیەم و ئەخلاق و بەهای کۆمەلگای کوردیان نەهێشتیە چەند پێگەکانیان بەگشتیان کورەوە ئەو ڕۆژ ئەو شاب کەریم هەیە برادری مەلا بەختیاریە وەڵی ئەودا نابوو باسی نەکەم مەلا ئاڕێیان یەک دوشتی مەلاتان با لە بۆ خۆشی نوکتە لێ بڵێم مەلا بەختیار بڕۆ لی پرسن برێم والی چەندی دەرێ 54 لەم داچی 52 مردیە داچی 52 مردیە بڕێن ببرسن لە خەڵکی خانەقین موالیدی 54 داچی 52 مردیە لەم 48 دایک بۆ قۆرم ساغی ئەوە شەهاب کەریمی برادەری خۆی ئەڵێ لە ئوتێلێکی کچە کوردی ئێزیدیان لە شڕۆشی پێ دەکە دەرێ بە مەلا بەختیار ئیدانەم کردگوت لێ گەڕەوە قۆناغەشی پێشکەوتنە بڕوا بکە کارەساتن ئەوانە بەرحاڵ بێن کاک لە بواری کام نووسەر و ئەدیبەک لەو هەولێرەی سەرکەوتوو بووە لەو دهۆکەی بەجددیمە ینی لەو ئەوەی سەرکەوتوو بووە هەمە سەعید ئەسەن ساقیترین ئینسانی کردە سەرۆکی ئەکادیمیا جارێک تەلەفۆنمە کرد دەرێت و عین و حایی باش ناکەی هاوڕیان هەمە ئەرچەند هەموو دەبینن بە دەگمەن هەڵە دەکەم بەڵام با ئەو جملەیە برێم هیچ ئەوە لە کوردی نییە ئەو سەرۆکی ئەکادیمیای کووردە ئەی هاوار تەحەدا دەکەم وشەی ئەوتەنەوەیشی زمانەوانەکەن ئەین یان حە لە زمانی کوردیدا هەبی و ئەوە لە جوگرافیای دەشتی هەولێرە هەتا قەڵاتزێ خەڵک غەڵەت دەکات هیچ عیب نییە لەبەرەوەی ئینگلیزەک قەت نازانی برێ محەممەد یعنی نازانم ئەو هەموو قەشمەری پێکردنە چێ بەو خەڵکی ئەو منتیقی بە تایبەتی بە هەولێری دەکەن هیچ ئینگلیزێک نازانی برێ حە ئەڵێ خ هیچ سویدێک لێرە نازانی برێ ژ ئەڵێ زێت مەسەلەن کوڕەکەم ناوی ڕێژوانە ئەڵێ ڕێزوان قەت نازان بڵێن ڕێژوان یعنی لۆ لەبەری لە زمانەکەیان نییە هیچ عیب نییە بەس ئەویان گەلە گەورە کردیە بەرحاڵ بێمە سەر ئەو خاڵەی وەرە داهێنەری ئەدەب و هونەر ڕۆمانە گەشەی کردبی فلیمەکی سینەمایی گۆرانیە کورە بابە ڕۆ زەکەریان چرێ کرد زیاد ئەسعەدیان چرێ کرد لە هەولێرێ یعنی ئەوانیان چرێ هەمویان داتەپی کام هونەرمەندی هەولێریان هێشت کام ئەکتەریان هێشت کە لە 60 ئەمە دەیان متابعی دەیان ئەوەی هەولێرمان کردیە دهۆکەی بواز یعنی سلێمانی خراپ نییە تا ئێستا بە ویژدان بڵێن جوڵەکی باشەیە بەس کاکە لە هەولێر نییە بەس پێم بڵێ چە هەیە وەرە لە بواری وەرزش یانەی هەولێرێ لە هەشتاکان و نۆتەکانەوە هەتا ئەبەو دوایە یەکێک لەنەیانە هەرە بەرزەکانی کوردستان بووە لە دەرەزە ئوولە بووە کو تەفتونیان کرد مدیرەکەی ناوی شاکر بوو ئەڵێن باڵی نەچیر بۆ دەری کرد کورە براڕەوە پێداهات هیچ داهێنان و شت نییە ئەوی باڵی خۆی نەبوو لێیدا وەرزشی هەولێرێ چ لێ کرد تووشی ئەو ئەزمەیە کردیا لە سڕاعی ئومێد خۆشنا و پشتیوان سادق بارزان قەساب نازانم چێ یانەیەکی جوانی هەولێرەیان کردیا من نازانم بەڕاستی خەتا لە چێگەنا راپۆرتی لەسەر دەگەم بەس یعنی بەس دەزانم پارتی وێرانی کرد پا ئەو پارتیە بستە هەر شوێنە وێرانی دەکە ئەوە وەرزش ئەوە ئەدەب و هونەر ئەوە تەمسیلی شانۆ کورە ئەوە نووسەر هەمووی زەلیل کردیە دیتان لەو هەولێرەی دوو نووسەر جورئەت بکە قسەک بکە هەڵوێستەک بنوێ لۆ لەبەرەوەی ئێرهابەکی گەلە گەورە هەیە لۆ لە سلێمانی دەکرێتن خەڵک نووسەر و ئەدیبەکان قسە دەکەن جارجار لۆ لە هەولێر ناکرێت قابل لە هەولێر چییە نووسەر و ئەدیبی ئەوەی نەبووە پێڕادەگە ئەو فەرهاد پیربارە کوڕەکی جوان بوو چیان لێ کرد دەیانی وەکو فەرهاد پیرباڵ هەبوون لەو هەولێرەی قسەیان دەکرد هەمووی ئەو هەلە زەلیل و ڕسوا کرد کە ئینسان سەیریان دەکە ئێستاکە یعنی بەڕاستی کارەساتە لە هونەر و ئەدەبی کوردی لە هەولێرێ هاوڕێیان بێنە سەر ئەوەی بکە یعنی وەرە لە بواری ئافرەت چ پێشکەوتنەک لە هەولێرە لە ئافرەتە بووە وەرە لە 40-50 ئافرەت دەوری باڵایی هەبووە قوتابخانەی یعنی پێشکەوتنی هەبووە ژنی تێکۆشەری هەبووە
دیان بواری ژیری شۆڕژێڕی هەبوو کاکەمەلەنەوتەکان بووین بڕوا بکەن هۆڵی میدیا گەل بەردەوام 100 ئافرەت دەهاتە کۆڕ و سیمینارەکان وەرە بزانێ ئێستا چی لێ کردیە پڕی قەحپەخانە و گەوادیخانەی کردیە و هەولێرە یعنی تو بەراوردی کابینێ حەف دەکەی برم نۆ کاکە وەرە چۆن ئەو یعنی قاپەخانە و گەوادیخانە دیاردەیەک لە دیاردەکانی شاری هەولێرە ئێستاکە ئەو هەولێرە حرێم گرانە یعنی هەولێر شارێکی زۆر محافزکار بوو کرانەوەی نەبوو چی کرد یەکسەر کردیە قاپەخانە و گەواد گەڕک هەرنەک گوندی لوبنانی ئیسکان لەوی خراپترە بڕوا بکە لەوی خراپترە بەزنانی گوندی لوبنانی ڕۆیە یعنی بەشێک لە شوقەکانی ئیسکان لەبەرەوەی هەرزانترە ئیشی قۆڕی زۆر لێ دەکرێتن گەنجی کورد جیلی گەنجی کورد وەرە ئەمن بەس کارەسات لەوەی دەبینم هاوڕیان جیلێک پەیدا دەبیتن ئەو جیلە هیچ هەستی نیشتیمانی یەکجار لاوازە ڕۆشنبیری یەکجار لاوازە یعنی بڕۆکە لۆ پارتی چی فێرە خەڵک کردیە بەس پێم برە لق و ناوچەکان چەند دەورەی پەروەردە و پێڕاگەیاندنیان کردیە یەکێتیش چی کردیە یعنی ئەو جیلە 1970 بڕوە ئەو جیلەی دوایی خاڵیە لە زۆر بەهای بەهاو ڕۆشنبیری جیلەکە بەس فێر بووە زک خوارێ شەهوەتی جنسی جیفان هەربیر لە هەندێ دەکاتەوە چیان فێرە خەڵک کرد بۆیە ئەو کابینەیەکی وێرانکەر بوو بەس پێم بڵێ نرخ واللهی کادری پارتیە بەرزە بە من دەڵێ قادر لە مەسروری بدە بەڵام بەس خاتری کاک مەسعودی بگرە ئاگای لێنیە کردم بابا ئەوە گەورەکە ئەوە لەبەرەوەی ئەو دامی دەکە ئەوەیە وەرە سەیری دوایی نرخی کارەبا دەکەی چ کارە ساتەکە 15 قاتی گران کردیە لە بەغدا 10 دینارە لەوێ 150 دینارە لە هەموو شوێنێک بڕوا ناکەم ئەو ڕۆژە راپۆرتەشیان ناسە ئەڵمانیا کردی وەڵا کارەبا لێرە 100 ئیرۆ دەدرێتن کاچ خۆم لۆ ناپرسی مەعاش چەندە نەکەر مەعاش دێتن بەردەوامی هەموو 25 مانگەک دێتن مەعاش چەندە 3000 2000 لە بۆ 3000 هەموو تاکێک بەس ئیش بکە ئەوە 160 سەعات ئیش بکە 6 ساعت ڕۆژە هەر سەعاتی خۆی ئیش بکە 2000 و 3000 زۆر دیادی 100 دلار کارەبابی بەس کارەساتە تو 3 مانگجارێک لە مانجیازۆ مەعاش نەدایە سەدەی لە بۆ من دەڵێ تەبیعیە 200,000 300,000 دینار ئەوە بابە تو 300 خۆی نادەیە مەعاشەشی لێ وەردەگری دەکەوێ بەس کارەبا باشە ڕاستە جاری وا هەیە لێرە 300 ئیرۆش بووە بەس دوو کەس ئیش دەکە 4-5,000 ئیرۆ بە قوربان لێرە ئیش دەکرێتن ئەو بێ ئەخلاقیەتە بەجیبێنن چاواشەی خەڵک دەکەن بە هەموو ئەجی جوان دەکەن حکوومەتەکە وەک ئەوەی نییە بەس لۆ تاڵانی هاتیە فەرهود هێرش هەبوو مەغوڵ و نازام تەتەر و ئەوانە داهاتن بنەس بە ناوی قانون داهاتیە بەنا ئەو میلەتە نەکبەتەی کەتیە باج و زەریبەی بە سەدقات کردیە ئەو ببینن هەمووی کردە قەتاع خاس ئێستا من هاتم دەرێ کارەبای دوکان و ئەوە دەربەندیخانیش درای تا ئەوە شەریکێشکە وا دەیدەنە شەریکێشکە خەستەخانە تاقیگەکان کامیرا یعنی پارەی خەیاڵی بەو لەو میلەتە مەعاشیش نادا دەقات و چەند قاتیشیان کردیە خۆ باب دژمن بە دژمنایەتی خۆی سەدام لە مەلیک فێسەڵەوە لە بۆ سەدام حوسێن بە هەر 70 ساڵیان ئەوەندە میلەتی کوردیان نەڕووی زەریبەوە نەتەوسانتەوە ئەوەندەیان فەقیر نەکرد ئەوەندەیان تاچی کورد بێکەرامەت نەکرد زەلیل دەپاڕێتەوە بۆیە ئەو کابینێکی زۆر لە هەمووی کارە ساتر دوو حزب دێنەوە سەر حکم هەمان دەموچاو هەمان عەقلیەت شەرمیشیان شکایە ئۆپۆزیسیۆنێکی زۆر شەرمن و لاواز پەرتکراویشمان هەیە ئەوانە دێنەوە سەر حکم 4 ساڵی کەش ئەوە بێت چەندە من دڵنیاتان دەدەکەمەوە ئەو 4 ساڵە نابین دڵنیاتان دەکەمەوە 4 ساڵە نابینن حکوومەتی هەرێم انقراز دەکاتن دەیکەنە مەجلیسی مەحافەزات وەچی مەجلیسی مەحافەزات بە سەرۆکاتی هەرێم دەمینێتەوە ئەوە من و ئێوە هەر 5 دام و دەستگاکە من جارەکەی تریژۆم گوت ئێستاش بەرپرس ئەو خەبەرانەی ئێستا هەیە ئەمریکا و ئەوروپا و ڕۆژئاوا زۆر لە پارتی وێچێتی بێزارن هاوشێوەی حیزب الله و حەماس و ئەوانە ئاوتیان دەکەن لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەرەوەی چی 20 ساڵە هیچ نمونەیەکی جوانیان پیشان نەدایە هیچ نمونەیەکی باشیان پیشان نەدایە بۆیە تەسلیمی مەرکەزیان دەکەنەوە و لە مەرکەزیشەوە ئەوە ئەمن و ئێوان مخابرات ئەمن
جيش اقتصاد شتشكش هر پێنجی دەکەنە مەرکەزی هەواڵگری هەر پێنجی دەکەنە مەرکەزی لە پارتی وێچێتی داهاتی اقتصاد و ئەمن و دیفاع و ئەوانیان هەر هەموو لێ وەردەگرن دایانکەنە تەیرێکی معقول بۆیە ئەوان ژوا بە پەلا دەزانن هەموو بودجەکانیان لە دەبردرێ دانێ بۆنەوە ئەی ئەوەندەی لە دەسەڵاتن ببەن بدسن ئێستا یعنی هەموو وەزارەتەک حکوومەتە سێبەری دانایی ستێر گروپە بەڵام ئەستا ناوی لە شەرمە ناویان گۆڕیە ستێر گروپ نما ناوی بە ناویت کە هەریەکە ناوە شتیان لێ نایە بەناو ئەو میلەتەی کەتینە میلەتی دەڕوتێنەوە ئەوی قسەش بکەتەوە خائینی خۆفرۆشی هاوڕێیان دوایین یەک شتی کە بڵێم لەسەر وان مەسعود بارزانی لە هەفتەی کۆبنەوەی پێنجشەمی بەر لە ڕەمەزانی وتە ئەمە عیلاقاتمان دەولینەوە خۆ زۆر باشە تخوا شەرم ناکەی یعنی بەجددی بەو تەمەنتەوە قسەی ناڕاز دەکەی لە چ باشی مەسعود لەگەر یەکێتی وەزع زۆر خراپە لەگەر یەکگرتو خراپە لەگەر کۆمەڵ خراپە یعنی لەگەر هەموو ئەو حیزبانەی سوقلیان هەیە زۆر خراپە لەگە چت باشێ وەڵا ئەلحەق بەزێک گۆڕان تێ ئەش گۆڕان بەو دەردەبرد لەگە شوعی باش تێ ئەژوانە پێگەیان نمایە بەجددیمە لەگە چه حیزبەک باشی بەس پێم برێ لەگە چه حیزبەک لە کوردستان باشی لە دەرەوە وەرە لە عێراق ئەڵێ لەگەر هەموو کوتلە پەرلەمانیەکان باشین ئەدی نۆ مادام بودجە تێ ناپەڕی ئەگە لەگە هەموو کوتلەکان باشی بەس پێم برێ لەگە لە عێراق لەگە چێ باشی دائما سعد بولا بولتانا ضدي العراق لقى ايران خرابي لقى سوريا باشني هجابي ندايو كاك مسعود زولاني هجابي ندايو اي باشا عراق لقى ايران خرابي لقى سوريا خرابي اي لقى تسباش هي ونرجع شاتي حتى لقى تركيا بتسباش يعني بتزدي مع علاقات تسباش دي بكادي رقان تاندلي بكادي رقان برفسكاني نقول علاقات من باش لقى تسباش ولا او پەریزەلیلی بەس لەگە تورکیا لە ناوە خۆشەکە یەک حزبی تەبانی یەک حزبی سیاسی علاقاتە چێنی کۆمەڵێک حزبی مرتەزەقەت هەیە وچی مناقەهوەتیوان و تەوا بەس لەگەوانە ئەوەی ئەوی چەپڵە لولەیەدات هەرێم بینە سەر ئەو نوقتەی مەزلوم و ئەوە دوێنێ ڕووداوەکی گەورە بوو هەمووتان دیتان یعنی شتەشی نوێ بوو لە پڕێک ئەوە چەندە بەروبوومی ئەوڕۆ نییە هاوڕێیان ها ئەو بەروبوومی چەند مانگێک لەمەوە بەرە بەس دوێنێ فرێدرە ناو میدیا ئەو ڕێکەوتنەش کرا یعنی ڕێکەوتنێکە لەو بۆ کوردی ڕۆژ ئاوە سەیری خۆمان مەکە لەو کوردی ڕۆژ ئاوە دەستکەوتەکی زۆر گەورەیە نەکو کوردی باشوور کە ئێمە ئەو خۆناغانەمان بڕی هەم ئەتراف بە کورد کاکە لە سووریا هەویە عەرەبیان نەدەدرایە هەویە عەرەبی مواتن نەدەدران وەکو لاجە ئەچی هەفتا ساڵە بە باو و باپیرانە و هیچیان نەبوو هیچ ئەویان نەبوو حسابیان نەکرد لەوێ زۆر شتی گەورە کرا کە ئەمن دێمە سەرێ هاوڕێیان مناوی پێم ناخۆشە یعنی ئەوە دەبینن من نیوەڕۆ بەیانی گوتم پارتی حەملە دەکە وا دەستی بە حەملە کرد دەستیان بە حەملە کرد کە مەزلوم کۆبانی تامەعێدی مەعروفە و دۆڕاوە و کورتفە و تاو بەدەستی ڕۆژاوەکەنەما لە باشوور زۆر بە فیدراالی دەگەی مەسروری با مەسعودی باش مەسعود و تاڵەبانی باشە یعنی بەجددی فیدراالێتەکەی وان نابینی ئەوە مەعاشیان خەڵک لە ناو مەعاشان ئەوە دەبیتن ژیانێکی های لایف کرە وەڵڵای زەسبەی ئەو جۆلانیە بێتە کوردستان مەعاشی بدە و خەڵکە چەپڵەی لێدا چەپڵەی لێدا ئەوەندە بێزارە لەو دروشم بارحاڵ ڕێکەوتنەکە یەکەم جارێک بۆ کوردی ڕۆژگا ئەترافی پێ دەکرێت بەزم پێتان بڵێم ئەوانە هەم پارتیەکان ئێستا زۆر دژن هەم باڵەشی گەورەی ئیسلامی دانێبرن سەرکەوتنەشی گەورەیە لۆ جۆلانی تا ئەن جۆلانی ئیمزای نەدەکرد ماوەیەکی زۆرە بەڵام ئەو زەختەی عەلەویەکانی لەسەر بوو ئەو فشارەی ئەمریکا و ئەوروپا و ئەوانەی کە دەدرێتە دادگا و برم تحقیقی لەگە دەکرێ و مەدرسی ئەمن و ئەوانە بۆیە جۆلانی ئیمزای کردیە ئەزانی ئەگەنا ئەزانی و شکستەشی زۆر گەورەی معنەوی ئیداری سەرکەوتنە لە بۆ کورد وەکو کورد و ئەو اتفاقە مەناوە نییە 100% جێبەجێ دەکرێت 100% جێبەجێ دەکرێت یان ئەو ڕکلامەی پارتی و ئیسلامیەکان باڵەشی زۆری ئیسلامیەکان زۆر براڕۆ دەڵێ کورتنی لە گەرمەی مزاهرات سلێمانی ئەوە بەس خەریکی غەزە بوون دی لە کات چوو کە ئەنەمە کورد نییە نێ یعنی
کاکە معاشت نییە ئاگای لێ نییە عەدیل وە فەڵەستین وە حەماس وە ئەویان لا گرنگە قسەش بکەی دەرێت تۆ کافری بابە لۆ کافرمە تو حزبە چیاتی لە ناو کوردستانی پرۆژەی نەتەوەییت سفرە ناوی منداڵی کورد دەگۆڕی جەلکی دەگۆڕی خەڵکی بەس خەریکی فەڵەستین دەکەی معاناتی خۆت باز ناکەی عائیلەکەی خۆت کە معاشت نییە کە ئاوت نییە کە کارەبات نییە ناچێت سەرێ هەر کەسێک بەس گوتی لا ئیلاهە ئیلەڵڵا ئەوان حەقیان نییە دەکوژی سەر دەبڕی لەگەرینا برا ڕۆچەند بێ ئەخلاق بوون پشگیری ئەو کۆمەڵکوژەی ساحلیان کرد با ناڵێن عەلەویەکان کورە براوەکو ئینسان ئەوە ئەحمەد شەرع دەڵێ ئەم تەحقیق دەکەم تاوانکرایە هەمویان دەدەمە دادگا ئیچ دەڵێ هەر دیفاعیان دەکرد یعنی قسەکە لێرەدا ئەحمەد شەرع وەزعی زۆر خراپ بوو بۆ ئەوی ڕاگەن دیارە ئەوە بەروبوومی چەند مانگ لەمەوبەرە زەخت کرا بۆیە دوێنێش ڕاگەیەندرا و ئەوەی بڕوا بکەن هاوڕێیان بەس بیر بکەنەوە کەی مەسعود بارزانی و تاڵەبانیش ئاوا بە تەیارەی کە ئەمریکا بوویتە سایقی فرۆکەوانی مەزلوم کۆبانی لەو لای دەیباتە ئەو لای هیناکن مەسعود بارزانی هەر بەخۆی دەیباتەکن ئەحمەد شەرعی هەر بەخۆی و ئەو ڕێککەوتنە کە ئەمریکا ئیمزایم پێ دەکا دەبیت چ دەستکەوتەشی گەورەی لۆ باڵش توندڕەوی مەسەلەن ئەکو ئەحمەد شەرع هەبی لۆ ئیسلامیەکان پێیان ناخۆشە شکستەشی زۆر گەورە بوو لۆ ئەحمەد شەرع بەناوی حکوومەتی سووریاوە وەکو دەوڵەتێک مامەڵەیان لەگەر هەسەدە پێکرد هەسەدا نەوەک خۆسەرەی دیموکراتی ئێستا سبەی خۆسەرەی دیموکراتی دەتوانین بڵێ من ئیمزام نەکردیە وەکو حکوومەتە هەسەدە پێیکرا ئیمزای مەزلوم کۆبانیان هاوتای ئیمزای ئەوەی پێکرد وە کۆمەڵێک خاڵیان دانایە هاوڕێیان بڕوا بکە دەستکەوتی زۆر گەورەیە لۆ کورد ئەمن بە سەریعی پێ دڵێم ئەوە گوایە ئیسرائیلەکان بڵاویان کردەوە ئەمن ئەوم لە کەسێک یعنی ئەڵێ ئیسرائیلەکانە حکوومەتی بەس بە سەریعی پێتان دەڵێم حکوومەتی سووریا ئەتراف بە ئیدارەی ذاتی یعنی خۆسەرەی دیموکراتی دەکا هەموو کوردەکان دەگەڕێنتەوە ئەوەکان ئەفرین و ئەوانە کێشەی قەسەدە و حکوومەتی تورکیا چارەسەر دەکا هجومی مرتەزەقەکانی تورکیا لە بۆ سەد تشینەوانە ڕادەدەبی ڕابژیرێ لە دوای ئازارەوە ینی دەو مانگە قەسەد بەشداری حکوومەت و شت دەکا حکوومەتی سووری دەستور جمهوریە عەرەبیە نامینێ ئەوە وایە تاعاً ئەڵێ جمهوریە سووریە دەمینێ عەرەبیەکەی لێلا دەدرێ احتراف بە زمانی کوردی وەک دووەم زمان دەکرێ مافی ڕۆشنبیری و ئەوەی دەدرێ و هەوڵ حکوومەتی سووریا بەردەوام دەبی کە جێشی تورکی لە سووریا و لە ناوچە کوردیەکان دەربکرێ ئەوانە بەشش کەش ئیتر حکوومەتی ئەوەش ئەوان احتراف پێ دەکەن دەیانگەڕێنەوە 150 نەوت و ئەوانەیان دەدرێتەوە دەینە سەرمەرکە وەکو حکوومەتی مەرکەزی دەبیتن بەڵام هاوڕێیان بڕوا بکەن یعنی ئەوەیە من دەڵێم ڕێککەوتنێک ئەمریکا کردبی بەریتانیا لە پشتی بی ئێستا من دۆتان دەیمەسوود ڕێککەوتنێک فەڕەنسا لە پشتی بی ئیسرائیل ئۆکەی بکە دەبی چەند لە قازانجی هێزەشی حرەکەی ئیسلامی دابی من ئەوەتان پێ دەڵێم یعنی ئەوە بی دوو کە ئەڵێ لەسەر تێکەڵکردنی سەیری بەندەکە بکەن ئەڵێ دەمت ناڵێ تەفکیک مەسەلەن قەسەد ئەڵێ دەمت بە عەرەبی واتە تێکەڵکردن دوو هێز تێکەڵ بە یەک دەکرێت ئیتر چۆنە من نازانم بەس تەفکیک واتە هەڵوەشانەوە ناڵێ هەڵوەشانەوە ئەو خاڵکی زۆر گرنگە وەلەو ڕێککەوتنەی کرا لە یەک وشەنە نووسرا جمهوریە عەرەبیە سووریە یەک وشە جمهوریە عەرەبیە سووریا وەکو ڕێککەوتنەکە لەبەر هەرچەندەوە خەتی گشتیە وەکو بانگاوازەکەی ئۆزاران هەر بۆ زانیار ئەوەکە تقریبا سادێشی زۆر گەورەی لە ڕۆژ لە باکوور دروست کردیا لەبەر ئەوەی ئەردۆغان و ئەوانە هەندە مشکلیان دروست کردێ شێک لەوانە یەپەگە بوو ئەنگۆ دەبی یەپەگە هەڵبۆشێتەوە ئێستا بەبێ ئەوەی هەر بۆشێتەوە بۆ بەشێک لە وەزارەتی دیفاعی سووری ناش هەڵیش ناپشێتەوە یعنی هەڵوەشانەوە و شەکە سەیری ڕێککەوتنەکە بکە دەرێت دەمت هەمووانێ عەرەبی دەزانن دەکاتە تێکەڵکردن زۆر جوایە گەرەوەی برێت تەفکیک بۆیە ئەو شکستە گەورەی کە تورکیا هجومی دەکرد دەگۆ تیرۆریستن
دەیگوت نابی بە چەکەکانیان دەینێژن حتا وەزیری دیفاعی سووری نەگوت دەبی حەلبن ئێبرا ئەوە دەرێ دەبی دەمز بکرێ دەمج ئیتر ئەوەی کەوان دەڵێن هێزەک ئەوە دوای ئەوە لە ئەوەکان بۆیە ئەو بانگە وازانەی کە هەندێک لە باڵەکان دەڵێن وا دەبی کاکە هەمووی غەڵەتە ینی پەلە مەکەن وەکو ئەوی ئاش بەتاڵەکەی ئەو جەلانی زۆرتان گوتان ئەرێ پەکەکە بە جددی ئاش بەتاڵی کرد چەش تەسلیم کرد ینی چ گۆڕانکاریەک بەسەردا هات لە کاتێکدا بەبێ ئەوی چەک دابنێن تۆمەتی تیرۆریستیان تا حەدێکی زۆر لە کۆڵە خۆیان کردەوە و تورکیاشان تووشی ئەزمەیەکی زۆر گەورە لە ناوەخۆ کردیا هاوڕێیان بۆ زانیاریتان تورکیا ئێستا لە ئەزمەشی زۆر گەورە دەر ناوەخۆیان زۆر ناکۆکن لە 93 ئەوڕە برادرشی ئاپۆچی پێی دەگوتم دەگوت 93 ڕێکەوتنمان کرد ئۆزال و جەنرال شەریف ئیدریس بچێ بوو جەنراڵی قائیدی هەیەی ڕەکانی جێشی تورک بوو کوشتیان ئەرگەنە کۆنە کوشتی 97 نەزمەدین ئەربەکان هەر حەل کرا حیزبەکەی ئەوان کەتنە ناو گفتوگۆ یعنی دو سێ جار ئەو قۆناغە دەستی پێ کردی 97 2004 بۆ زانیاریتان سێزە بوو وابزانم هەر بۆ زانیاریشتان مەزلوم کۆبانی لە 97 نوێنەری ئەو برادرانەی ئاپۆچی بووە لەگەر تورکیا لە وەفدین فۆز لە 97ەوە و یەک خەبەری کەشتان پێ بڵێم مەزلوم کۆبانی قسەک دەشەلی ئەزان ئەوە لە شەڕی دژی پارتی وی لێ هاتێ لاقی دەشەلی یعنی کەتمە ناو کەمینی پارتی 15-16 کەس بریندار بووە تا مەزلوم کۆبانیان قوتا کرد لاق شەلینەکەی سیرکەن ئەگە سەیریکەن جوان ناڕەوە بە پارتیە پارتی لە شەڕی پارتی وی لێ هات بەهەرحاڵ بۆیە وەزعەکان ئەوە نییە کە باز دەکرێت ئەبە ڕێککەوتنە هیچ بەهانەیەکی تورکیا نەما هێرش بکاتە سەر هەرچەندە ڕناوەسییان تورکیا دەوڵەتەکە ڕناوەسی بەس هیچ بەهانەیەش تورکیا نەما هێرش بکاتە سەر سەدی تشین هێرش بکاتە سەر یەپەگا بڵێ ئەوانە تیرۆریستن ئێستاوانە هەموو بوونە ئەندامی وەزارەتی دیفاعی سووری و بەشەکن لە حکوومەتی سووریا وەمان بڕوا بکەن لە بۆم نییە ئەو ڕێکە ینی ئاشتی هەموو کات هەموو ئەوانەی زان ئەمە نەفرەت لە شەڕ دەکەم 12 ساڵە شەڕ کارە ساتە هاوڕێیان ئەمە کورت وێران بوو بە شەڕ ڕاستە قارەمانەتی گەورەمان نوان دیفاعمان لە کوکیانی خۆمان کرد پس کاکە بزانە چ بازە چشمان لەسەر شەڕدانایە لە کوردستان هەموو خاک و نەتەوە و دەربەدەر بوون یعنی ئێستا من مەسەن لێرەمە قوربانی شەڕم ئەگەر قوربانی شەڕ نەبم لۆ لە گوندەکەی خۆم نەدەبووم لۆ لە ئەز ئەوی نەقلیش دەبی قەت کەسمان ناگەڕێنەوە جێی خۆمان ئەو هەموو کەسە عەزیزەمان لێ ڕۆی لە شەڕ هەر یەکێک لە ئێمە بەڵام لە ئاشتی وە نییە بۆیە ئاشتی ئەگەر دەستکەوتی کەمیشبی زۆر باشترە لە شەڕ چکۆکو گوتم ینی کورد بازیت ئەو هەموو گوندەی تەخت کرا ئەو هەموو خەڵکەی تەرحیل کرا ئەو هەموو کەسە عەزیزەمان لێ ڕۆی ئەو هەموو کێشە کۆمەڵایەتیەمان لێ توش بوو بەس ئێستا وانە لەش ئەوە بۆیە ئەو دەستکەوتانە دەستکەوتی گەلە گەورن ها بە ئاشتی کە دێتە دی و داژیکەران ویان لێ هاتیە پاشەکشەی زۆر گەورە بکەن لەو ترکیای ئەترافیان بە کورد ناکرد ئێستاکە کاکە لەگە ئۆزەلانی دەوڵەت باخسەری دەرێ سەید ئۆزەلان نا وتی ڕێبەری پەکەکە مەسعود ئەو برادرێک دەرێ مەسعود بارزانی گوت هێزی ڕۆژ حکوومەتی سووریا دادنێم ئەوە ئەنە کەسە و پارتیش ئاوت کران ئەنە کەسە و پارتیش ئاوت کران بۆیە پارتی گڕی گرتیە ینی برادرێک بۆ سوبێنێ وتی مادام بارەگای بارزانی پیرۆزبایی نەکرد یعنی زۆر باشە وتی زۆر باشە پارتی کە کێشە یعنی تێک چۆ لەوەی کو مەزلوم کۆبانی هاوڕێیان ڕێککەوتنی لەگە حکوومەتی عێراق ڕێککەوتنی لەگە حکوومەتی عێراق کردیە تو شەرەفتان چه عەرەبەک دڵخۆش بوو بەس دوێنێ لە دیمەشق و لە دێرەزور ئەوانە هەموو حەفلە بوو وەکو یازای ئازاری حەفتاکە یعنی ئەوە دوو من دەمێوەشتان پێڵم بەدەر لەوەی گورزەکی زۆر گەورە بە تورکیا کەت تورکیا هیچ بەهانەی نەما لە هجوومکردن ینی کەس لێی ناکڕی لەمە دووە هەمووانە خەتەیە بڕوا بکە موامەرەکە بە پلەیەک لە دژی تورکیایە تورکیا ئاوت کرا لە سووریا حکوومەتیان پێ ڕووخان دەستشی لە هەموو شتێکی بەربوو و شەرع ئێستا شەڕ و تورکیایان دروست کرد لە مەودوعات تورکیا دەبی تەعامل لەگەرەوە هەر شتێک بی کاکە ئەمە لەگەر تووان ڕێککەوتن ناکردێ هەرچەندە مانەوە نیە ئەو ڕێککەوتنە جێبەجێ دەکرێت بەڕێزان مانەوە نیە ئەو ڕێککەوتنە جێبەجێ دەکرێتن ئەوە شەیە ها ینی هەردوو لە مەتاتیە ئەحمەد شەرع وەزعی زۆر خراپ تێکەت بوو بە تایبەتی لەسەر ئەوەی لیان گەورە کرد ئیتر ناچار بوو ئیمزای کرد
يعني بناتاري تيكت يا أحمد شرع أنا أزاني يعني أو حكومتها أو هيزكن وكدو دولة معاملة لقى ولروي قانون اعترافه زوري بحقوق كرد كرديا أو أنا كخين ما أو يم بزانم أو الراس أو صرت عيبة مني قلت عقداري قلايش تا وبلا يشكراي كراوة كأود دسكوتي زور جوري متابعتي لو كردي الروج أوا وشكستي زور جوري لو تركيا لو حكومتي سوري يعني هاو تريبون شي باشا كاكا كرتروا بس من دم يقدوش بزانن ياك بالرابكن او نمونه لحكومه سوريا دروز دبي تحدق لتركيا ولا ايران يش دروز دبي شويق لفدرالي دروز دبي دلنيابن وكو ها شويق فدرالي او شويق حكمراني ولايات كاني امريكا دروز دكريتن لبو نك لتركياش لعاينديش نزيك اتصالك دوسيش كو خد ازان ديان مشكله انواع لتركيا قيت كتوا قبرص يونان يانو زندي كرديتو ولايات اسكندروني والو زندي دكنو اوانش دتو غوري ها تم دغي اقتصاديان دا طبي ايرانيان هربه ماشي وكرت همو انا لوتسي هاوريان وني يبري لحقوق كردون هذا باسرائيل طبي او انا همو زليل بن بيان كان دولتي جتسكا لاواس لو روانجي بس ليره خيرك لبو كرده ايما لو قازان زكي لو قازان دو منو ايوا هاوريان منو ايوا او زانياران لا من هي لا اوشين انا غرب هربو خوي روخاني بروجي روخاني اسد بالراب كانوتيان بروجي شي دولتي بريطانيا يقوريا طبعا بريطانيا بو زانياريتان عقلي مدبر سياسي امريكيشا بريطانيا ولاتش زور جرينجا ها سيري مكان استاج امريكا وكو بشكل مستعمري هندشت ما يدقدقا عقلش زور اويا اوان اسديان روخان واوان او بروجان دادنين لمنطقي هاريكاري اسرائيل ده كان يعني راس امريكا هذه رقميه بس بريطانيا بوزانيا وفرنسا او دمي مشغولي بروبيل كانوا وقت اسد روخا خريشي قلا او ابو حكومته كان بيسقوط بكر مشغول يعني كنت اجايين ما فرنسا استاهينا انا وداي هو مشتاقين تصفيكر بروجي بريطانيا من بسيارك لو بلا مسلمان انا ده كم كزور زمان شامبيسا بداخو يعني مقصدك ان باب التحليل لكن ايبا يعني انقو خالين لب مسألة اجتماعي بس الديمة يعني هستين اجتماعي إسا لا يزور تبعي أحمد شرع بتي مثلا حسكة ورقة وقامشلو هم بقري بس الله يكي اللي دابني حقيقة كرتية تسند يدريتي أو بريلي بقريبا كردي قصبك كافية لايوان لايموانية كاكا من أماني أحمد شرع بهيز بأحمد شرع كان أو أنا بالرأيان بديمقراطية نية بما في مروف نية وإسلامي كان الكردستانيش بين الصلاة زور خطرن بالرواب كان دي كان بيارو التويلة ديتش ما كرديان لا حوليش لأنه تكان ديت ما تصير إرهاب عشان كرد حق خو أنا كاكا هو هيز خدانية أنقو بالرواتان بديمقراطية نية أو دعواي بخوتان ديكن سبي بين هذا صلاة بوار نادن خلق أو راي جاي هبي بهزار نوع ديان جرين وكو طالبان وكو إيران وكو ديان أويتكا خلق خوتي دجي أو بيربوت هيزا ودجي خدا وبيغمبر ودين داري اشتكا أو حزبي إسلامي اشتشكيكا ديكتاتورية تشرق خوينا بويا إما ورا قتال لقنقو دكين دقالوا يعني مستحيل ليه بقرين أحمد شرعك بوبا ورا ايديولوجيا تندروي بيت حكم راني هرمي بربر سوريا بكاتن لا تشج تنش اسرائيل مستحيل او بوش كستي بيدين بس استاكا ايشان بيتي سنة اسلامية كان يعني هم بيخر كرديتوا هم يعني بيخر كرديتوا لاش او اتفاقي لقى كرد لا لقى دروز هم اعتراف بيدك بناوي حكومة سوريا هلا زج يعني هزور بسيطة شازة عفده لان كهيانا زور تندرو ترى زور تندرو لناوي دبن يعني زور قرصة لبو أحمد شرع كان أو زاري إسباتي كنت كابراج فاشلة لبر أوي كاكا كنترولي هزاكي خوي بينا كرا بخوي جا قوتيو من عقوبان ددم بيشير كاري روي دايا بخوي ودري إتلالا لو دكا حاكمة شي باجنية جيش حتى الجيش شينية جيش يعني بزدي هلو نكتي أو هسدا 120,000 تقداري هي سروي 50,000 جنة بس بمبرا او جنانا لقاو مزاهدانا كليك جيش مكان ها لقاو ريشانا او بالراي جنجيان ازادي هي ويش انتي جنجيان ازادي كوتيك اللي دكي او بريش دريجانا دكي ناو جيشك لقا او جنانا هر وقت بسيار يعني هو بس بسيار
بەرحاڵ ئەیشی ئەحمەد شەرع ئێستا لە قۆناغی ئەوەیە سنەی هەمویان پێخڕدە کاتەوە کۆمەڵێک ئەرچخوانی پێدەگەن هەر لەحزەکیش بیانەوێ لەبەر ئەوەی یەکشت بزان ئیسلامیەکان محاڵە ئیسرائیل قبول بکات دەوڵەتێکی ئیسلامی هاوشێوەی حەماس لە تەنیشتی بکاتە حەماس و حیزبوڵای تەفریط ناکرد بۆیە کلک و باڵی ئەحمەد شەرع لۆ باڵ دەکەن ئەوە دڵنیا بنەوە دەیکەنە تەیرەکەی معقولی مەلای مەشهور ئەگە بشمینێ ئەگە لە ناوی نەبەن تورکیاش قبوڵی نییە جەشێکی سووری بەهێز دروست بکەوە جێیشش تورکی بەهێز دروست بکەوە مەحاڵە بۆیە ئەگەر ئەو و ئێوە ئایندە لۆ نەکەر مەزلوم کۆبانی پلەیەکی زۆر باڵای دەدرێتە لە حکوومەتی سووریا من نازانم چ دەبی بەس خەتی مەزلوم کۆبانی غەرب دەباتە پێش خەتی ئەحمەد شەرعوان دەخێنتە پاش من ئێوەی نییە بەس ئەوە خۆ بە ڕۆژێک و دووی ناکرێ ئایندە لەو حکوومەتی سووریایە هەیە کەسێکی وەکو مەزلوم کۆبانی دەبەنە تۆپ من نازانم دەیکەنە تۆپ ئەحمەد شەرعەکان دەینە خوارێ ئەو قەنەعەت کو نابی لە سنووری جوگرافی ئیسرائیل ئەوان کاکەوە ئێران و تورکیا لە ناو دەبن زەعیف دەکەن دێ سووریایەکە لۆ دروست دەکەن لە تەنیشتە خۆی قسەک عەقڵ خۆشە ئەو برا مسلمانانە لێ دەگەڕێن ئەو ئەحمەد شەرع ئەبەو نەوعی ئەوان نییە خەڵک بکوژیتنە سەجادەی برێ ئەوە وا لەگە عەلەوی دەکە دەبی واکەر ئیسرائیل چ بکات بەجددیمە ئەوە سیگناڵێکی زۆر خەتەر بوودایان ئەوە ڕۆکی کاکتە حاڵەت نی هەیە وەخت خۆی لە پاڵتاک بووی لە 2000 وتی برا ڕەوشیعانەوا بە زنجیری لە خۆیان دەدەن ئەم کتابەکەم دژی دین هەیە دەبی ئەم بگرن چم لێ بکەن ئەم بگرن چم لێ دەکەن ئەوە لە عەلەوی ببرن لە عەلەویەکان دەگەن کە هاو ئاینن بە ڕۆژین مسلمانن ئەی دەبی ئیسرائیل بگرن چ لێ بکەن بۆیە مستحیلە ئیسرائیل قبوڵی وەکو هێزێکی ئەوە بی دوای سووری هەجێشی نییە هەدرێشی ناگەڕن جێشێک دروست بی بەرحاڵ ئاوڕیان زۆرم سەریێشاندن ئەو برا مسلمانانە حەقە لە خۆیان بگۆڕێن برای ئێمان لە کوردستانن مافەشی ڕەوای خۆیانە وەکو هەموو باوەڕێگانی خۆیان بڕوای خۆیان بە ڕێگای مەدەنی دیموکراتی دەرببڕن بەڵام ئرهابە چەند لە نووسینێتەوە ئەن بەس لە ژیانی ها ئێمەمانە نیشیانە من تحەداتان دەکەم بڕۆن ئەگەر لە سجلی حەج لە مێرگە سۆر بە دواوە ئەگەر خەڵک لە بۆی هەبوو بستە حەج و عەمرەی باشە بەنمونە پارتی ئاوا لەگەر مامۆستا سوسێ دەکا ئەو هەموو مەلاوشاتی ناوێرن بەس یەک قسە بکە هەزار کەس خۆی لێمان دەگاتە عومەری بن خەتاب و خالیدی بن وەلید بەڵام ئەگە پارتی بی هەموو کردیانە ناو بوونیان دەنێن و سکت دەبن شەرمێن ناوێرن قسەیەک بکەن یان یەکێتی ژوان لەگەر بکە بۆیە فکری خۆتان چ هەیە گفتوگۆ بکەن بەس توێ مەدەن ئەی بە ئەی باوەڕت بە دینی و خوددا و پێغەمبەرەیە دەی دوێنی ئازنزم دەدەی و ئاوکات من هیوادارم ئیسلامی سیاسی کە بەشەشیان زۆر مرۆڤی جوانن کورتپەروەرن بە حەقەشی ڕەوای خۆیانە بەڵام کاکەوانە نە شێخ سەعیدیان با بەدوایش نە شێخ سەعیدیان پێ قائیدی ئیسلامە نە شێخ مەحموودیان پێ قائیدە نە نالی و مەحوی و ئەوانەیان پێ شاعیری ئیسلامیە ئەوانە بەس ئەوانەی خەلیجیان پێ هەوە محەممەد زۆلانیان پێ ئەوەیە شێخ مەحموود و شێخ سەعیدی و ئەو شێخانەی کوردیان هیچ پێ قائیدەکی ئیسلامی نییە لە کاتێک دەکەکەوانە قائیدی ئیسلامی دەبی شانازیان پێوە بکەن ڕسمەکانی وان هەڵبواسن بەجددیمانی توراسەکی جوانی ئیسلامیە لە کوردستان بەس کاکە لە بۆ من معزبی ئوسامە بن لادن دەبی معزبی شێخ سەعید نابی یاق خۆمان ئەو ڕەخنانەتان لێ بگرین و ڕوو بە ڕوشتان بینەوە کانگۆ خەتەرن ئەو دروشمانەی دەردەبڕن لەسەر ئاینی لەسەر پێکەوە ژیان تو دەبی بۆوار بدەی هەموو ئاینەک باوەڕی خۆی تەفریق بکە بە قەناعەتەوە ئەوەی کەی بەرحاڵ هاوڕێیان من هەرەوەندەتان پێ دەڵێم ئایندە بۆ ڕۆژ ئاوایە دوو پاتی دەکەمەوە کێشەکەش لەوەدایە هاوکێشەی سیاسی وا دەخوازی کورد و خەتی ئاپۆچی باشوور وە نابی هاوڕیان بڕوان پێ بکەن ئەمن خەبەرم زانیە بەشێکی گرنگی باشوور دەدێتە ڕۆژئاوا ئەیش لە بە مەسلحەتی ئەمنی قەومی ئیسرائیلە بەشێکی گرنگ بە تایبەتی شنگال و بادینان ئەگەر نێتە هەولێر و سلێمانیش تێکەڵ دەکرێت بەس ئەوە پرۆژەیەکە چەند ساڵێک دەباتن بە ڕۆژێک و دوی نییە و ئەوەی دەشبینن تا ئێستا چێ سەرکەوتوو بووە من گوتم ئەحمەد شەرع ئەوە سەرکەوتن نەبووە ئەوە لە ناچاری لەوەی عەلەویەکان ئیمزای کرد
ڕێککەوتنێک ئەمریکا و ئەوروپا لە پشت بێت قازاندەشی دەوڵەتەشی ئیسلامی تێدا هەبیتن هەر بۆ خۆتان بی بکەنەوە. زۆر سوپاس هاوڕێیان بە ئەو کاتێ لەگەڵ منتاندانا، سوپاس بە ئەو کات هەویستم ئەو زانیاری ئەو ڕێی خۆمان ئێمە شتار بڕین لەگەڵ ئێوە هەر کەسەمان گفتوگۆ بکەین ئەم خۆش بیر ڕای خۆتان دەربن بەستکایە با زمانمان جوان بی دەیان ژن و پیر و مناڵ جێمان لێ ڕادەگرن با فێرە زمانێکی جوان بن لە بڕی ئەو زمانە پیسەیکە بەشەک فرێ دەدەنەوە کورە دایک خوشی خۆتان باوکتان یعنی مناڵەکانتان با بە جوانی پەروەردەن بڕوا بکەم تەسوف بەس لەوە دەخۆم کاتێکی خۆش.